من ناوم لایەق فایەقە دانیشتوی دەربەنی خان گەڕەکی شارەوانی پیشەم نانەوایە وەسای نانەوا بڵین چەند ساڵێکە حەز و خولیام هەیە بۆ سەوزایی و سروشت چەنەها خانوو کە هاتوومەتە هەر خانوویەکەوە بەم شێوە کە خۆتان بیناتانە بەم شێوە ڕازانمەتۆ و شتێکی جوانم بۆ کردویە لە دەریشۆ و لە ناوە بەڵام ئەم خانوەیان جیاوازیەکەی ئەوەیە هەم کولتور و هەم سروشت يعني احتمام داتا كولتور واحتمام داتا سروش أما كأي بينن يعني بروجك ودوروج أمتشتانا دروس نابيت بونمونا الروما هرشة طوجيك أتوانم يعني تشتيك بكرم يا دراوسيك متيت تشتيليا ورقرم تشتمداتيا أي بم أي هنمو أي نيشب وڵا کاردانەوەی خەڵکیش ئەوەیە کە یعنی خەڵک ئەیرە ئەبینێت زۆر پێی جوانە مانزەرێکی جوانە بڕواتان هەبێ عایلە تێت شەوانە 20 دقە تا 25 دقە تەسویرەکە ڕسم ئەگرێ ڕسمی یادگاری ئەگرێ بە عایلە یعنی شەوانە بە عایلەیەکی زۆر تێت ڕسم و تەسویری خۆیانەکەن جگە لەوەی کە سروشت حەز و خولیایەکە بەڵام یعنی پلەی گەرما ئەعلێنانە شتێکی ترە و لە ئەولات شتێکی ترە بڕوان پێکەن یعنی ئەم بەرماڵۆ کە ئاوێ دەم ئێواران و ئەمانە زۆر فێنکە یعنی بەم گەرما کە تێتە ئەیران ئەم سروشتە ئەمە کە ئەم گوڵانە ئاویانە دەی بڕوان پێکە ئەمەنە فێنکە هەست بە گەرما ناکەی ئەمەی کە ئێوە ئەی بینن ئەم بڵێن ئەم گوڵوتانە هەمووی زیاتر احتیمامە دەمە چواروەرز ئەوانەی کە چواروەرزە چونکم دەربەنی خان بەشێکە لە گەرمیان گەرمە ئەوێ ئەو شتانە بێنین کە چواروەرزە هەم بۆ گەرمایش تۆزیە باشوێت یعنی بەرگەی گەرما بکرێت ئەمەوێ ئەوەش بڵێم دەربەنی خان ئاوی نییە حتا ئاوی خواردنیشی نییە هەر کەسی ئەیرە ببینێ یعنی ئەڵێن چۆن ئاوتێری من لەخوا بەزایە زۆر سپاسی دەراوسەکان مەکەم دەراوسەیەک مێ تایبەتە لە ڕاستیە ئەو بیری هەیە و ئاودانەکە لە لای ئەوە ئەیهێنم طبعا ئەوەی کە بەش یەکەم بیناتان احتیمامم داوە بە سروش لە دەرەوە لە ناو ماڵیشۆ بەشێک لە خانوەکەم کرێتە کەلەپوری ئەو کەرەستانەی کە باو باپیرانمان لەسەری ژیاون کۆنەکان بڵێن هێنا و من کۆم کردێتەوە هەیە پارەم پێداوە هەیە بۆم ئەهێنن لە بەریتانیاوە کۆمەڵێکیان بۆ ناردمەتەوە براکەم ئەوەی کە بڵێن یعنی لە کولتوری خۆمان و نزیکە بە تایبەتی چتە مسە ئەو کەرەستە مسەکان ئەمانەم هێناوە کۆم کردێتەوە طبعا میوانوستیشم کەیەت لەیرانە کە ئەم شتانە ئەبینێ باوەڕم پێ بکە میوانم تێت سەعاتی هەڵناسیە هەر حەزەکە تێتە دەوری شتەکانە ئەم شتانە ئەبینێت شتی یادگاری ئەکەوێتە پێش ئەکەوێتە خەیاڵ میوانێ زۆرم نیەت و بۆنی ئەم شتانەوە ماشەڵا میوانم زۆریە و زۆر قەرەباڵغ بووە شوێنەکەم و پێ خۆشحاڵیشم لە ڕاستیە وڵایی من کۆمەڵێک کەرەستە هەیە داوای ئەکەن باوەڕم پێ بکەن پارێکی زۆر سێقاتیشم دەنێ دڵم نایە بیفرۆشم چونکو ئەم شتانە دووبارە نابێتەوە یعنی شتە هەیە کۆنە حەزەکەم ئەمانە لای خۆم بیڵمۆ وەکو مێژوویەک بیان پارێزم لەپاڵ ئەوەی حەزم لە کاری دەستی هەیە بۆی خۆم مەشغوڵکەم پێیوە یەکێ لەو کارە دەستیانم ئەم ئاوێنەیە لەگەڵ ئەم گوێزە ئەم شتانە حەزم لێتی و بە گوێز دروستیکەم وڵا ئەمە هەر بە
بە چەسب و بە کۆمەڵیە کەرەستەی سادە دروستم کردووە. حەز دەکەم ئاماژێ بەمە بکەم ئەمە کاتی خۆی حاجیەک لە دەربەنی خانوە کە ئەڕوا بۆ حەج لە ساڵی 45 ئەمە ئەهێنێتەوە نزیکی 80 ساڵەمە و پێشە. ئەمە ماشەڵاوەکو خۆی ماوەتەوە نزیکی 80 ساڵەمە و پێشە. ئەمە یەکێک لە شاری دەربەنی خان بڵێن ئەو کاتە بچووک بووە لە لادیەوە ڕۆیشتووە ئەمەی هێناوەتەوە بۆیان هێناوم دەستخۆشیان یەکەم. طبعاً ئەو بڵێن ئەم سەماوەرە ئەم سەماوەڕیش کۆنە نزیکی بۆ 70 ساڵێکە ڕوا. ئەو مەنجەڵەی کە خۆتان بیناتانە ئەو مەنجەڵەی حربی عالەمی یەکەمە کێشەکەی 20 کیلۆ و نیوە. پرسی مەنجەڵەکە 20 کیلۆ و نیوە.